بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على نبينا وحبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. پێگە و بەرپرسیارەتی گەنج لە ئیسلامدا ناونیشانی بابەتی ئەم شۆمانە بە یارمەتی خوای پەروەردگار. دیارە گەنج و قۆناغی تەمەنی یەکێکە لەو قۆناغانەی یەکێکە لەو مەرحەلانی کە ئاینی پیرۆزی ئیسلام گرنگی تایبەتی پێداوە. هەروەها ئەو کەسانی کە گەنجن، ئەو کەسانی کە تەمەنیان لە نێوان تەمەنی منداڵی و تەمەنی پیریدایە کە بە گەنج ناو ئەبرێن لە ئیسلامدا مەرحەلەیەکی گرنگ و تایبەتمەندە و ئاینی پیرۆزی ئیسلام گرنگیکی تایبەتی پێداوە، چونکە گەنج لەو تەمەنەدا تەمەنێکی پڕ لە چالاکی، پڕ لە هەوڵان و هەروەها هێز و توانایەکی لە ڕادە بە دەری هەیە کە ئەم گەنجێتیە ئەگەر بێت و بە شێوازێکی کۆڵێ تەندروست بەکار بهێنرێت دەبێت بە بەخێر و بەرەکەت بۆ ئەو کەسەی لە بۆ قۆناغەدا تێدەپەڕێت. و هەروەها ئەگەر بێت و ئەو تەمەنە بە جۆرێک بێت یان بە جۆرێک بەکار بهێنرێت قەتی نەزانرێت یان خوا نەخواستە بە لە سنووری خۆی تێپەڕێنێ، بەڕاستی ئەبێ بە بەڵاو موسیبەت بۆ ئەو کەسەی کەوا بە قۆناغی گەنجێتیدا دەڕوات. چونکە ئەگەر نمونەیەک بەوە بهێنینەوە، ئەگەر ئۆتۆمبیلێک یعنی چەند بەنزینەکەی گرنگە بۆی ئەم ئۆتۆمبیلە بەهۆی ئەم بەنزینەوە کار دەکات، ئیش دەکات، دەتوانرێت کەوا کارە باشەکانی پێ بەڕێ بکرێتە، دەتوانێت مرۆڤ شوێنی مەبەست دەتوانێت زۆر شتی باشی پێ بکرێت، چونکە توانراوە بە شێوازێکی تەندروست بە شێوازێکی باش ئەم وەکو بڵێ سوتەمەنیە بەکار بهێنێ لەم ئۆتۆمبیلەدا. بەڵام خوا نەخواستە ئەگەر بە شێوازێکی ناتەندروست یان بە شێوازێک بێت کەوا لە شوێن و جێگە و مەکانی خۆیدا نەبێ یان زیادەڕەوی تێدا بکرێت، بەڕاستی لەوانەیە بێتە هۆی سووتانی ئۆتۆمبیلەکە یان لەوانەیە بێتە هۆی وەرگەڕانی ئۆتۆمبیلەکە. بۆیە ئەتوانین بڵێن گەنج قۆناغی هەستیارە و دەبێ هەر کەسێک بەو قۆناغەدا تێدەپەڕێت، بە تایبەتی ئێمە لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە کە سەیری هەموو شتەکان دەکەین، هەموو شتەکان لەو ڕوانگەیەوە دەبینین، لەو ڕوانگەوە گرنگی تایبەتی پێدەدەین. چونکە وەکو باسمان کرد ئەم تەمەنە ئەکەوێتە نێوان منداڵی و پیریەوە، وەخوای پەروەردگاریش باسی ئەو تەمەنە ئەکا، ئەفەرمێ الله الذي خلقكم من ضعف ثم جعل من بعد ضعف قوة ثم جعل من بعد قوة ضعفا وشيبة. پەروەردگار باسی ئەم قۆناغەمان بۆ دەکا کە ئەفەرمێ، پەروەردگار ئەفەرمێ ئێوەمان دروست کردووە کەوا کاتێکەوە لاوازن، زەئیفن، منداڵن کە توانای هیچتان نییە، یعنی بە ئاسانی ئەو لەش و لار و توانا و دەربڕین و قسەکردانە بەڕاستی منداڵ لەو تەمەنەدا لە تەمەنێکی زەئیفیدایە. پاشان ئەم زەئیفیە دەگوازرێتەوە بۆ تەمەنێکی پڕهێز، پڕجوڵە، پڕتوانا، پڕ لە ڕووی توانای جەسەدی، لە ڕووی توانای بەهێزی زیهنی و مێشکی و تاقەت و تواناوە. پاشان ئەمەش کۆتایی دێت دەڕوات بۆ لاوازی و زەئیفی، یعنی مەرحەلەیەک دێتە پێشەوە چۆن مەرحەلەی منداڵی مەرحەلەیەک بوو، لاوازی بوو، زەئیفی بوو. لە دوای گەنجێتیش ئەم لە دوای گەنجێتیش کە قۆناغی بەهێزی جەستە، بەهێزی زەهن، بەهێزی کارکردن، بەهێزی ئیشکردن، بەهێزی تەحەدیات بەسەر کێشە و گیر و گرفتەکاندا یان ئەو شتانەی کە ئەستەمن بۆ کەسێکی منداڵ و پیر ئەنجامی بدا، بەڵام بۆ کەسێکی گەنج بەڕاستی دەتوانێت زاڵ بێ بەسەریدا. بەڵام لە هەمان کاتیشدا دوای ئەم تەمەنە تەمەنێکی دووبارە تەمەنێکی ترێتە پێشەوەکو چۆن تەمەنی منداڵی بوو بە گەنجی، دووبارە تەمەنێکی لاوازی دەست پێ دەکاتەوە کە بریتیە لە پیری. بۆ ئاینی پیرۆزی ئیسلام بەڕاستی زۆر گرنگی بەم بابەتە داوە و زۆر جەختی لێ کردوێتەوە. و لە قورئانی پیرۆزدا ئەگەر سەرنج بدەین، خوای پەروەردگار کە باسی کۆمەڵێکمان بۆ دەکا ئەفەرمێ ئینەهم فتیەتون ئامنوا ربهم وزدناهم هدى. یعنی لێرەدا بالضبط خوای پەروەردگار ئەفەرمێ ئینەهم فتیە، ئەمانە کۆمەڵێک گەنج بوون کە باسی ئەو کەسانە دەکا کە کۆمەڵە گەنجەکەی کە لە پیان دەوتی ئەصحاب الکەهف، کە خوای پەروەردگار بە تایبەتی باسی تەمەنی گەنجێتیان دەکا، چونکە ئەم تەمەنە باوەڕدار بوون، ئەم تەمەنە ئەم کۆمەڵە گەنجە تەمەنێکی پڕهێز و چالاکیان هەبوو، تەمەنێک بوو بۆ خوای پەروەردگاریان بەدەسەر، تەمەنێک بوو
تەحەدای ستەمکارێکی گەورەی وەکو پاشاکانی ئەو سەردەمەیان پێکرد. بۆیە خوای پەروەردگار باسییان ئەکا ئەفەرمێ ئەوانە کۆمەڵێک گەنج بوون و ئێمە ڕێنمونی زیاترمان کردن، ئێمە وەکو بڵێ ئاگامان لێیان بوو. ئەوە بۆ ئەوە ئەگەڕێتەوە کە لە ئیسلامدا گەنج پێگەیەکی تایبەتی خۆی هەیە. هەر وەک چۆن باسی هەموو تەمەنەکان کراوە، هەموو تەمەنەکان لە ڕوانگەیەکەوە باسی کراوە، بەڵام بەڕاستی گەنج لەو تەمەنەدا تەمەنێکە کەوا تەمەنی هێز و توانە، تەمەنی ئیشکردن، کارکردن هەم بۆ خوا، هەم بۆ قیامەت، هەم بۆ دین، هەم بۆ دنیا. چونکە بەڕاستی ئەگەر کەسێک توانی ئەو تەمەنە بەکار بهێنێ، ئیتر ئایا بەشێک زیاتر لایەنە دینەکەی تا زاڵ ئەبێ، بەڕاستی هەر سەرکەوت و سەرفراز بوو. بەشێکیش توانیوێتی گەنجەکەی بقۆزێتەوە بۆ دنیا، بەڵام دیندارەکەی ئیمال نەکردو، بەڵام هەر بەڕاستی هەر سەرکەوت و سەرفراز بوو. بەڵام خەسارەتمەند یعنی زەرەرمەندیەکەم ئەوەیە نەتوانێت ئەو تەمەنە گەنجێتی کە خوای پەروەردگار پێیدا وەکو نیعمەتێک بەکاری بهێنێ، هەم بۆ دنیای خۆی، هەم بۆ قیامەتی خۆی. چونکە بەڕاستی ئەتوانێت زۆر جار بەم تەمەنە گەنجێتیە مرۆڤ دنیای پێ باشکە بە جۆرێک لە جۆرەکان و دەتوانێت قیامەتی پێ باشکە، دەتوانێت دنیای پێ باتەوە، دەتوانێت قیامەتی پێ باتەوە. هەندێک جار و زۆر جار ئینسانی مسلمان دەبێ هەم لە ڕۆ دنیایەکەەوە دنیای تیا سەرکەوتوو بێت و لە قیامەتێکەشەوە بەڕاستی گەنجێتەکەی بەکار بێنێ، چونکە بەڕاستی ئەمانە هەموو بەرپرسیارەتین. وەکو چۆن ئێمە دەڵێن بەڕێزان شەویستان، ئێمە دەڵێن هەموو شتێک کە خوای پەروەردگار بە مرۆڤی بەخشیوە بەرپرسیارەتی. یعنی مرۆڤ دەبێ بە دایک و باوک بەرپرسیارەتیە، مرۆڤ کارێکی دەدرێتە دەست بەرپرسیارەتیە، مرۆڤ کاتێک کە ماڵ و سامان و دەسەڵاتی بەرپرسیارەتیە. بە جۆرێک لە جۆرەکان هەمووی ئەگەڕێتەوە بۆ بەرپرسیارەتی، بەڵام لە هەمان کاتا گەنجایەتیش بەرپرسیارەتیە. وخوای پەروەردگاریش ئەفەرمێ، خوای پەروەردگاریش وەکو بڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ كلكم راع وكلكم مسؤول عن رعيته. کەواتە ئێمە هەموو ئەگەر سەیری ئەو گەنجێتیەمان بکەین دەبینین لە ڕووی گەنجێتێکەوە خوای پەروەردگار لێپرسینەوە بەرپرسیارەتی بۆ داناین. و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە باسی گەنجمان بۆ دەکات، باسی قورئانمان کرد. ئەگەر سەرنجی فرمودەکانی پێغەمبەری خوا بدەین صلی الله علیه وسلم، فرمودەکان لەم بارانەوە زۆرن کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حەوت کۆمەڵ هەن لە ژێر سێبەری عەرشی خوای پەروەردگارە کێن؟ یعنی حەوت کۆمەڵ باز ئەکا، یەکێک لەوانە ئیمامی عادلە، کەسێکە کە دادپەروەریەکی دادپەروەر بێت، یان جۆرێکی تر باز ئەکات. بەڵام یەکێک لەوانە کە ئێمە مەبەستمانە بریتە لە شاب نەشأ فی عیبادەتی الله عز وجل، گەنجێتێک وەکو بڵێ بە جۆرێک بەکارهێنا بێ لە عیبادەتی خوای پەروەردگارە بەسەری بردبێ. جا عیبادەتی خوای پەروەردگار بەڕاستی ڕاستە بەشێکی بریتە لە نوێژ و ڕۆژ و حەج و ئەو شتانە زەکات و ئانە، بەڵام بەشەکەی تری عیبادەت بریتە لەوەی تۆ کارێک بکەی خوای پەروەردگار لە خۆ ڕازیکەی، کارێک بکەی لە پێناوی ڕەزامەندی خوای پەروەردگارە بێ، کارێک بکەی ئەوە خوای پەروەردگار پێخۆش بێ، کارێک بکەی ئەو تەمەنی گەنجێتێت بە فیڕۆ نەڕوا. ئەمە بریتە لەو کۆمەڵەی، لەو حەوت کۆمەڵەی لە ژێر سێبەری عەرشی خوای پەروەردگارە. واتە خۆشبەختانە ئەگەر کەسێک گەنجە، کارەکانی ئیشەکانی بە جۆرێک بەڕێ ئەکا کە دەزانێت ئەم کارەی خوای پەروەردگار لێ ڕازی بێ، خۆشبەختانە مژدە بێ لێی کە ئەو کەسە ئەو گەنجێتیە، ئەو گەنجە یەکێکە لەو حەوت کۆمەڵی کە لە ژێر سێبەری عەرشی خوای پەروەردگار لە ڕۆژی قیامەتدا لە ئاستی ئیمامێکی عادلە ئەوەستێ، لە ئاستی کەسێکە ئەوەستێ کە ماڵ و سامانێکی زۆر زۆری هەیە و بەخشیوێتی لە پێناوی خوای پەروەردگارە. کەواتە گەنجیش ئەگەر هیچی نەبێ، بەس گەنجێتیەکەی توانی بێتی بە جۆرێک بەکاری بهێنێ، بەڕاستی مژدەیەکی گەورەی دەستکەوتووە کە لە ژێر سێبەری عەرشی خوای پەروەردگاردا دەبێت. و ئەگەر سەرنجی سیرەی پێغەمبەری خوا بدەین صلی الله علیه وسلم سەیرەکەین، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئوسامەی کوڕی زەید ئەکا بە قائیدی جەیشێ کە تەمەنی ئوسامە 7 ساڵە. ئەمە تەمەنی گەنجێتیە، ئەمە بایەغنانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە گەنجێک، ئەمە گەورە بۆ بە گەورەزانینی گەنج لە ڕوانگەی ئیسلامەوە سیر ئەکرێت. وەروە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە سەرەتای بانگەوازە مەصعەبی کوڕی عومەیر دەنێرێ بۆ مەدینە، یعنی بۆ شارێکی گەورە، خۆی بەتەنها گەنجێکی چەند ساڵانە، تازە سەرەتای عمرێتی ئەچێ بۆ شارێک بۆ ئەوەی بانگەوازکە، بۆ ئەو خەڵکە بانکا بۆ ڕێگەی خوا. سیرەکەین پیاوێکی بەتەمەنی نەڕۆژ، یعنی گەنجێک ڕۆشت. وهروەها علی کوڕی ئەبوو تاالب ڕزا و ڕەحمەتی خوای لەبێ هەڵگیری ئاڵای ئیسلام دەبێت، لە یەکێک لە جەنگەکاندا، لەو کاتەدا کە تەمەنی زۆر گەنجە بێت.
وەروە لە شوێن و جێگەکەی خۆیدا ئەیخەوێنێ کە تەمەنی 15 ساڵانێکە بێت لەو تەمەنەدا یا کەمتر، یعنی لە شوێنی پێغەمبەری خوادا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەپارێزێ. کەواتە بەڕێزان ئەکرێ پرسیار بکەین باشە بۆچی هۆکار چییە ئیسلام زۆر بایەخی بە گەنج داوە؟ ئەم پرسیارە دەبێت لە خۆمان بکەین لەبەر ئەوەی وەکو ئیشارەیەکم پێیا لەبەر ئەوەی یعنی گەنج لەم تەمەنەدا بەڕاستی پڕهێز و چالاکی و جوڵەیە، لەبەر ئەوەی لە ڕووی جەسەدەوە جسمیەوە یعنی توانایەکی بەهێز و باشی هەیە و لە ڕووی زهنی و بیریشەوە و لە ڕووی هەڵسوڕاندنی کارەکانەوە لە ڕووی لێکدانەوەی کارەکانەوە لە ڕووی یعنی مان و نەبوونەوە هیلاک نەبوونەوە، چونکە بەڕاستی ئەوەی کە بە گەنجێک ئەکرێ نە بە منداڵێک ئەکرێ نە بە پیرێک ئەکرێ. هەتا ئەو کەسشی کە زۆر زۆر عالم و شارەزا و شارەزایە یعنی لە تەمەنی گەنجێتیدا باشتری پێدەکرێت تا پیر بێت، چونکە ئینسان کە پیر بوو توانای نامێنێ کەمتر جوڵە حەز بە یعنی کەسێکە بێت تا ڕادێ ناڵێن هیچ توانای نامێنێ، بەڵام قەت وەکو گەنجەکەی پێ ناکرێت نەبۆ خوێندن نەبۆ خوێندنەوە نەبۆ کار نەبۆ ئیش نەبۆ ژیان نەبۆ یعنی بەو شێوازەندێ ئەوەی گەنجێک دەیکا. بۆیە ئەگەر سەرنجی وڵاتان بدەین زۆر جار لە کاروبارەکانیاندا بە تایبەتی وڵاتانی ئەوروپا ینی دان بەو حەقیقەتا بنین کەوا زۆر جار ئەوان گەنجەکان بەکارهێنن، گەنج لە ژێر تەجروبە و علم و زانستی پیاوێکی بەتەمەنە یعنی جوڵە و توانای گەنجێک زیاتر بەکارهێنێ. بەڵام بەداخەوە زۆر جار ئێمە ئەبینی لە وڵاتانی ئیسلامیدایە لە وڵاتانی شەرقی ئەوسەتدا بەڕاستی هەم بۆ بەڕێوەبردننی وڵاتیان بۆ شتیان زۆر جار کەسێکی بەتەمەن پیر ئەبێت توانای نامێنێ هەر خەریکی ئەوەی ناتوانێت کارەکانیشی بەباشی بەڕێوە بەرێت. بۆیە وەکو باسمان کرد پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەسێک ئەکات ئایدیجێشی 17 ساڵە، یعنی 17 ساڵ بەڕاستی تەمەنێکی زۆر زۆر کەمە. ئەگەر سەرنجی ڕۆژگاری خۆمان بین لەم ڕۆژگارێک کە خۆمان تێیدا دەژین یعنی دەبینین 17 ساڵ و 20 ساڵ و ئەوانە بەڕاستی بەکاری بێهودە بەکاری هیچ و خۆڕایی بەکارێکەوە هیچ سوودێکی نیە، یعنی ژیانیان بەسەر بردووە. و بۆیە گەنج ئەتوانێت باشترین گۆڕانکاری بکە و گەنج ئەتوانێت باشترین ئیسلاح و چاکەکاری بکە، چونکە لەبەر ئەوکاری ئیسلام بایەخی پێدا و هەروە گەنجەکە ئەتوانێت ئەو ئومەتە ڕاگرێ وەکو بڵێ ڕاگری ئەو ئومەتەیە، ڕاگری مستەقبل و داهاتووی ئەو ئومەتەیە بە جۆرێک لە جۆرەکان ئەتوانین بڵێن لەبەر ئەو هۆکارێکەوە ئیسلام زۆر زۆر بایەخی بە گەنج داوە. ئەی بەڕێزان و خۆشەویستان دەکرێت بپرسین بەرپرسیارەتی گەنج لە ئیسلامدا چییە؟ یعنی ئایا ئەم گەنجە هیچ بەرپرسیارەتێکی لەسەر بەرپرسیارەتانە کامانن کە لەسەر گەنجێکەکەوا لە تەمەنی گەنجێتیدایە و بەو تەمەنەدا تێتە پەڕێ. ئێمە زۆر جار دەبینین لە گەنجەکان دەبیستین بەڕێزان خۆشەویستان جاری وایە ئەگەر زۆر باش لەم دینەتیە نەگەشتوێ ئەڵێ یعنی گەنجێتەکەم بەسەر ئەبەم لە شتێکا کە بێسوود بێ یان لە شتێکا بۆ خۆی کاری تەرفیهی و لەوانەدا دەڵێ لە پیریدا من دەگەم و لە پیریدا کار دەکەم. بەڵام بەڕاستی دەبێت گەنج بزانێت کە بەرپرسیارەتەکەی گرنگترە لەوەی کە ئینسانێکە خۆی بیری لێ دەکاتەوە لە ڕووی عیبادەت و بەندایەتیەوە ئەوەی کە خوای پەروەردگار پێی خۆشە، ئەوەی لە لای خوای پەروەردگار زۆر بەرز و بڵندە کەسێکە عیبادەت بکە کار بکە بە گەنجێتی. واتە گەنجێکی تۆبەکار، گەنجێکی ئیستیقامە لەسەر دین، گەنجێکی وابەستە بە دین و بەکارێک کە خزمەتی مسلمانان بکە زۆر خۆشەویستترە لە کەسێکی تر، چونکە ئەو گەنجێتی لە جیاتی ئەوەی لە شوێنێکی خراپە بەسەر بەرێ، لە جیاتی ئەوەی بەشتی بێ ئیستیفادەوە بەسەری بەرێ هاتووە لە ئیسلامدا، ژیانی لە ئیسلامدا سەرف کردووە. بۆیە دەبینین وەکو حەدیثەکە فەرموودەکە باسمان کرد یەکێک لەو کۆمەڵە لە ژێر سێبەری عەرشی خوای پەروەردگارایە ئەوەیە و لە ڕۆژی قیامەتی شایەکێک لەو پرسیارانی لە گەنج دەکرێ وعن شەبابیه ئەفلا و لەباری شەبابەکەی گەنجێتەکەی لە چیا سەرفی کرد. لەوانێ زۆر کەس هەبێ لەم تاقیکردنەوە و پرسیارەدا سەرکەوتوو نەبێ. بۆیە ئەتوانین بڵێن بەرپرسیارەتی گەنج لە ئیسلامدا ئەوەیە عیبادەت و ئیستیقامە و بەردەوامی هەبێ لەسەر دین، لەسەر بەندایەتی، لەسەر خواناسی، لەسەر عیبادەت. ئەوە بریتە لە بەرپرسیارەتەکەی، چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە فەرموودەیەکی ترە ئەفەرمێ ئیغتەنیم خەمسا قبل خەمس، یعنی پێنج شت پێش پێنج شتی تر بە هەند وەربگرن. پێش کاتی ئەو پێنج شت بەسەرایەت ئاگال لێ بێ پێنج شتی تر ڕوبەڕوو دەبێتەوە بۆیە بە هەندی وەرگرێ. یەکێک لەوانە کە ئێمە زیاتر مەبەسمان ئەمایە بابک قبل هەرام،
یعنی شەباب و گەنجێتەکەی خۆت پێش ئەوەی پیر ببی، پێش ئەوەی نەتوانی هیچکەی، پێش ئەوەی نەتوانی کار بکەی. یعنی زۆر کەسێ ئێستا پیر بووە توانای نەماوە، ینی لەبەر نەماوە، بەڵام لە گەنجێتەکەی سیرەکەی گەنجەکەی بە کارێک بە ئیشێک بە خواناسی بە عیبادەت بە بەندایەتی بە شتێکی واوە بەسەر نەبووە. هەمیشەیەکێک لەو شتانی لە ژیاندا لێ پەشیمانە بڕۆ پرسیاری لێ بکە، ئەوەیەکەوە نەیتوانیوە گەنجێتەکەی بە زۆرێک بەسەر بەرێک کە خوای پەروەردگار لە خۆی ڕازیکە. خاڵێکی تر ئەوەیە بەڕێزان لە یەکێکی تر لە بەرپرسیارەکان ئەوەی ئەبێ گەنج خۆی فێر کات، خۆی شارەزا کات. جا خۆ شارەزاکردن، خۆ فێرکردن بەڕاستی ئێمە دەڵێن جۆرا و جۆرە، یعنی شەر نییە تەنها لایەنێک بگرێتەوە. ئەگەر لایەنی با بڵێن ئەگەر لە لایەنی زانستەوە سیرکەین، تر لایەنی زانست بە شێوازی گشتی یان زانستی شەرعی بە شێوە ئەمە شتێکی باش، ئەمە ڕێگە ڕاستەکەی دۆزیوەتەوە. یان هەر لایەنێکی تری زانستی، چکۆکو باسمان کرد ئینسان لەو تەمەنەدا ئەتوانێت فێر ببێ. ئیتر لەوانەیە فێربوونی هەر فێربوونی مهنەیەک بێت، فێربوونی کارێک بێت، فێربوونی بەرنامەیەک بێت، هەر شتێک کە خۆی ئەتوانێت تواناکانی خۆی لەم شوێنەدا بینیوەتەوە، لەوانەیە فێربوونی کاری کۆمپانیایەک بێت، فێربوونی ئیدارە بێت، فێربوونی ڕاگەیاندن بێت، فێربوونی هەر شتێک لەو بارانەوە کە ئەو دەزانێت ئەم فێربوونە لەو تەمەنەدا فێر ئەبێ قەت ناتوانێت لە دوای تەمەنی گەنجەتی ئەمانە فێر بێ. ئەگەر فێریش ببێ زۆر بە هەنگاوێکی هێواشدا دەڕوا، بەڵام ئەو گەنجە لە تەمەنی گەنجەتیە توانای وەرگرتنی مێشکی زۆرە. بۆ یەکێک لەو بەرپرسیاراتانی لە سەرەتی ئەوەی ئیسلام بانگمان ئەکاکەوە ئینسان لە منداڵیوە تاوەکو پیری و لە وەرگرتنی عیلم و زانست و زانیاری کۆڵ نەیاد، وە بە تایبەتی لە تەمەنی گەنجێتیدا، چونکە وەکو باسمان کرد گەنجێتیەکە زیاتر ئینسان فێر ئەبێ لە کەسێکەوە ئەو تەمەنی تێپەڕاند بێ. وەروە ئەوەندەی یەکێکی تر لە بەرپرسیارەتەکان بەڕێزان هەموو کەسێک دەبێ بۆ خۆی بژی، بۆ ژیانی خۆی بەشێکی بۆ ئەوە تەرخان بکات چۆن بتوانێت داهاتێک ژیان، بەڵام بەشێکی بۆ سەرخستنی ئەو دینە بێت، بەشێکی بۆ ڕاگەیاندن و بڵاوکردنەوەی ئەو دینە بێت، بەشێکی بۆ ئەوە بێت کە چۆن بتوانێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ بەلیغوا عنی وەلەو ئایە، یعنی لە منەوە بیگێنن ئەگەر یەک ئایەتیش بێ. جا بەڕێزان بەرپرسیارەتی گەنج بۆ گەیاندنی ئەم دینە ئەگەر چی مەرج نییە هەموو کەسێک یعنی وەکو مفتیەکی لێ بێ و بتوانێ یعنی خەتیب بێ، ینی بەوش شەرت نییە. جاری وایە تۆ ئەتوانیت لە جێگەیەک لە جێگەکانەوە لە ڕێگەیەک لە ڕێگەکانەوە خزمەتی ئەو دینە بکەیت لە گەنجیدا. ئەوە بریتێ لە نەسرەتی دین، ئەوە بریتێ لە پشتیوانی دین کە ئەمە مەسئولیاتێک و بەرپرسیارێکە لەسەر هەمومان. چکە وەکو باسمان کرد ئێمە ئەو تەمەنەی کە خوای پەروەردگار لە قیامەتدا کە پرسیارمان لێکە، یەکێک لە پرسیارە هەرێ سەرەکیەکان کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی دەکات و ئیشارەم پێ کرد، ئەوەیە تو ئەو گەنجێتیەت بە تایبەتی لە چیا سەرف کرد. اینجا باسی عمرەکەش بە شێوازی گشتی دەکات، عمری لە چیا سەرف کرد و بە تایبەتی لە گەنجێتی لە چیا سەرف. جا ئەگەر خۆشبەختی بۆ کەسێک ئەگەر بە پێی پێویستیش بە پێی توانای خۆشی بێتوانی بێتی ئەم دینە بگەێنێت لە هەر ڕوانگەیەک ڕوانگەکان کە خۆی دەزانێت لەو ڕوانگەوە ئەتوانێت خزمەتی پێ بکرێت، چونکە شێوازی گەیاندنی دین و نەسرەتی دین بەڕاستی جیاوازە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر. لەوانەیە کەسێک بێت لە ساحەی قیتالا بێ، لەوانەیە کەسێکە بێت لە بازنەی فێربوون و زانست و زانیاریا بێ، لەوانەیە کەسێکەیە کۆمپیوتەرێکی بەدەستەوەیە و کاروبارەکانی مسلمانان و ئەوانە بەڕێ دەبات، لەوانەیە کەسێک بێ بتوانێت خۆراک و خزمەت گوزاری بکە. ئەوە بریتە لە نەسرەتی دین، چونکە هەمووی وەکو یەک لەوانەیە نەتوانێت یان لێ بۆ یەک شوێن دروست نەکرابێ. وەروە بتوانێت بە شێوازێکی گشتی گەنجێتیەکەی لە خزمەتی کۆمەڵگەدا بەکاربێنێ. بەڕێزان جاری وایە ینی کۆمەڵگە پێویستی بە چییە؟ دایک و باوک، خزم، کەس، کار، دراوسێ، وەکو بڵێ هاوشاریەکانت، وڵات، ینی ئەمانە بریتە لە خزمەت کە زۆر جار ئینسان ئەو خزمەتەی ئینسان بە نیەتێکی خاڵسەوە بۆ خوای پەروەردگارێکا بۆ هەر کەسێکی دەکا ئەچێتە بازنەی بەسەربردننی گەنجێتەکە لە پێناوی ئیسلامدا، لە پێناوی ئاینی پیرۆزی ئیسلامدا. چونکە زۆر کار هەیە ئێمە دەزانین هەتا تەنانەت ئینسان بەردێک لەسەر ڕێگەی کەسێک لا دەبا نیەتی بۆ خوای پەروەردگارێ بە خوای پەروەردگار لێ قبوڵ دەکا، یعنی یارمەتی کەسێک دەدا بارەکەی لار بۆ بارەکەی بۆ ڕاز دەکات و خوای پەروەردگار لێی وەردەگرێ، کەواتە ئەوە بریتێ بەڕاستی خزمەت. وەکو باسمان کرد بەڕێزان ئێمە نمونەمان زۆرە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا، ئیشارەیەکم پێدا هەر لە سەرەتاوە وتمان عەلی کوڕی ئەبوو تاالب یەکەم گەنج بووە کە توانیوێتی ینی کاری بانگەواز و دینداری بکە، خۆی بخاتە مەترسیەوە، تەسحیە بە گیانی خۆی بدا. و هەروەها عەبدوڵای کوڕی عەباس کە
بە مرەکەبی ئەم ئومەتە بەناوبانگە، ینی خزمەتی کردووە. هەر کارێک بازەکە شتێک باوت ئیبن عەباس وای فەرمووە. وەروە زەیدی کوڕی ثابت ڕەزا و ڕەحمەتی خوای لەبێت نووسەرەوەی وەحی بووە. کەواتە دەبینی هەر یەکە و لە بوارێکە، لە ئیشێکە، لە کارێکە کاری کردو و خزمەتی ئەم دینەی کردو. ئەوانە هەموو نمونەن کەوا خزمەتکاری ئەم دینەن. وەروە محەممەدی کوڕی فاتح کەوا قوستەنتینیە ڕزگارتووە تەمەنی 21 ساڵ بووە. ئەمانە هەموو نمونەوە چەندەها نمونەی ترمان هەیە لەو بارانەوە. بەڕێزان چۆن بتوانین پارێزگاری لە گەنجێتیەکەمان بکەین؟ چۆن بتوانین؟ یعنی چۆن بتوانین ئێمە ئەو گەنجێتی کە هەمانە، چونکە گەنج جۆرا و جۆرن بەڕێزان، هەموو گەنجێک وەکو یەک نییە. بڕۆ سەر ئەو جادە و ئەو شەقام و ئەو بازاڕە ئەو گازینۆ ئەو بینانە کە پیات دایان بینی، یعنی بەڕاستی کۆمەڵە گەنج دەبینی، کۆمەڵێک کەس دەبینی بەکاری یعنی بە هیچ کارێکەوە خەریک نییە، خۆی مەشغوڵ یعنی یا لە گازینۆیەکە خەریکی نێرگە لە کێشانە یا لە سەرجادەیەکە لە شوێنێکە. یعنی بەڕاستی ئەو کارە نییە کە ئیسلام داوای لێ کردوین. بۆیە ئێمە پرسیارەکە لێراوە چۆن پارێزگاری لەم هێز و توانای گەنجێتیمان بکەین. یەکەم بریتیە لەوەی ئێمە هەمیشە خۆمان پەروەردە بکەین بە پەروەردەیەکی ئیمانی. یعنی چۆن پەروەردەی ئیمانی؟ یعنی بتوان لە ڕووی ئیمانەوە، لە ڕووی دینداریەوە، لە ڕووی خواناسیەوە ئیمانی خۆمان بۆ وا ڕابهێنی، وا پەروەردە بکەین. هەر کارێک هەند قورسیش بێ هەرچەند ناڕەحەتیش بێ لە پێناوی ئیمان و بیر و باوەڕ و عەقیدەکەمانە ئەنجامی بدەین. و هەر کارێکیش هەرچەند سوودی لێ ببینین، لە ڕووی سوودی مەسەلەن سوودێکی مادیشی هەبێ، با زەرەری بۆ ئیمانمان هەبێ، ئێمە بەڕاستی وەکو وەڵێ خۆمانی لە دوور ئەخەینەوە. چونکە لەوانەیە زۆر جار یعنی مرۆڤێک بۆ پارەیەکی کەم، بۆ ئیسفادەیەکی دنیایی کەم لەبەروی پەروەردەی ئیمانی نییە، یعنی خۆی بە هیلاکا دەبا. لەوانەیە دەستی بچێتە خوێنی کەسێک بیکوژێ، لەوانەیە مەسەلەن زەرەرێکی گەورە بە چواردەوری بە، یان لەوانەیە خوا نەخواسە تووشی بازرگانیەکی حرام و نادروست بێ، یان لەوانەیە ئیشی کڕین و فرۆشتنی نادروستکە لە پێناوی ئەوەی چونکە پەروەردەیەکی ئیمانی نییە. چونکە هەموو شتێک لەلای ئەو دنیاە، هەموو شتێک لەلای ئەو یعنی ئەوەی خۆش بژی، لە هەموو شتێک لەلای ئەوەی تۆ سەرۆت و سامانێ پێ. بەڵام ئەگەر پەروەردەیەکی گەنجێک پەروەردەیەکی ئیمانی بوو، هەرگیز دەست بۆ کارێک نابا کە زەرەری بۆ دنیای بۆ قیامەتی هەبێت. چونکە بەڕێزان خۆشەویستان زۆر جار بەڕاستی ئەوەی کە گەنج تێی ئەکەوێت زۆر جار ینی کارێک دەکا لەبەرەوەی لە ناحی ئیمانیەکەەوە نایخوێنێتەوە، زۆر جار قیامەتی خۆی دەدۆڕێنێ، دنیای خۆشی دەدۆڕێنێ. ینی لە ئەنجامی هەڵچوونێکە، لە ئەنجامی تووڕەبوونێکە، ینی حساب بۆ ئەوە ناکەکەوا کارێک ئەکا کارەکەی هەڵی کارەکەی پێچەوانەی عەقیدە و بیر و باوەڕە پێشەوانەی ئیسلامە، لەوانەیە دەستی بچێتە خوێنی چەندین کەس بکوژێ، چەندین کەس لە ناو بەرێ، لە هەمان کاتا ژیانی چەندین کەسی خستە مەترسی و ژیانی خۆشی بۆ هەتایە خستە زیندان و یا لەوانێت تووشی قیساس و تۆڵەکردنەوە ببێت. کەواتە دەبێت هەمیشە گەنج ئاگای لەوە بێت، بزانێت چۆن دەژی. پەروەردەی ئیمانی زۆر گرنگە. گەنجی وا هەیە ئامادە نییە بۆ دینارێکی حرام، بۆ پاروێکی حرام هیچ کارێ بکە. بەڵام بەڕاستی هی واژەیە بە پێچەوانەوە لەبەروی پەروەردەیەکی ئیمانی نییە، زۆر کار دەکاکەوە لەگەڵ عەقیدە و بیر و باوەڕەکەیدا. لەوانەیە کەسێک ئەمری پێ بکا بۆ ئەوەی 10 کەس بکوژێ دەیکوژێ، لەوانەیە کەسێک ئەمری پێ بکا بۆ ئەوەی خراپترین کار بکا دەیکات، چونکە ئەو پەروەردەیەکی ئیمانی نییە، چونکە ئەو بۆ دنیایەکی کاتی ئەوەندە باش تێ نەگەشتوکەوە ڕێگری بکا لە گەڕانەوەی لەو کارانەدا. وەخاڵێکی تر ئەوەیە بەڕێزان چی بکەین پارێزگاری لەم تاقە و توانامان بکەین. وتمان گەنج توانا و تاقەیەکی باشی هەیە. خوا نەخوازە هاوڕێیەکی خراپ، کەسێک کە ئەبێ بە دۆست و خۆشەویستی لەوانەیە لە خۆشەویستیدا، لە هاوڕێتیدا، لە خۆشەویستی ئەو هاوڕێدا، یعنی لەبەرەوەی وەکو بڵێ هاوڕێکی خراپە بۆی خراپترین کارکە. بۆیە دەبێ گەنج بزانی هاوڕێتی کێ دەکا، هاوڕێتی هەمیشە چاکەکان بکە، لەگەڵ چاکەکان نابژی، لەگەڵ خواناساندا، لەگەڵ ئینسانی باشدا. چونکە زانایەک دەفەرمی وەڵڵاهی پێم خۆشە لەگەڵ پیاوچاکاندا بە کۆڵ بەرد بگوازمەوە، نەوەکو خوا نەخواسە لەگەڵ فاسیدین و خراپەکارا بم و هەموو ڕۆژێ نان و هەنگوین بخۆم، هەموو ڕۆژێ هەڵوا بخۆم. یعنی پێم خۆشە هەموو ڕۆژێ نان و بەرد بە کۆڵ بگوازمەوە بە شاخێکا، بەڵام لەگەڵ پیاوچاکدا بژیم، چونکە دەزانێ پیاوچاکەکە کەسە چاکەکە هاوڕێ چاکەکە تووشی خراپەی ناکات. وەروە خۆمان پەیوەستکەین بە ڕێزان. زۆر جار ئەو کەسانەی تووشی هەڵە دەبن
لە مزگەوت لە دەور لە دەرس لەوانە بەدورن. بۆیە هەمیشە لە عیلم و زانست و زانیاریدا لە قورئاندا لە فەرمودەی پێغەمبەری خوادا صلی الله علیه و فێربوون و گوێگرتن لە قورئان و وەروە دڵوابەستەبوونمان بە مزگەوتەکانەوە گەنج. چونکە ئەگەر ئەمەی کرد بەڕێزان کاری هەڵە ناکە، کاری هەڵە ناکە، هەڵە لە خۆی نایە، وەکو بڵێ زیان لە خۆی نایە، زیان لە چواردەوری نایە، زیان لە دایک و باوکی نایە، چونکە پەروەردەیەکە پەروەردە کراوە بە پەروەردەیەکی قورئانی. هەمیشە هیچ کەسێک کە پەروەردە کراوە بە پەروەردەیەکی قورئانی تووشی حاڵەتێک نابێ زیان مەگەر ئیلا مەگەر قەزا و قەدەرێک یعنی شتێک بێ لە دەستی دەرچێ یان بە جۆرێک لە جۆرێک ئەنا ئەوەی کە بەس بێ بە بەرنامەدار شتی وا ناکە، خۆی لێ بە دوور ئەگرێ بە هەموو شێوازێک. بۆ یەکێک لەو خاڵانە ئەبێ بۆ ئەو تاقەی گەنجێتیمان بپارێزین، وەکو باسمان کە گەنج تاقەیەکی لە ڕادە بەدەریە، توانایەکی لە ڕادە بەدەریە، نەتوانی کۆنتترۆلیکەی ئەو کۆنتترۆلت دەکات بەرەو خراپەت ئەبا، وەکو بڵێ هەر وەکو چۆن نمونەی ئۆتۆمبیلەکەمان هێناوە ینی ئەدا بە قەڵبەیەکە ئەدا بە شوێنێکە زەرەر و زیانەکەت پێ ئەگەێنی. وهروەها خاڵێکی تر ئەوەیە بتوانین ئەگەر کارێک گونجا ینی لە کار و بار و ئیش و کارێکدا خۆت مەژغوڵکەی. هەرچەند لەوانەیەکێک بپرسێ لە کوردستانی ئێمەدا بە تایبەتی لەم شاری ئێمەدا کار نییە ئیژ نییە، ڕاستە ئەمانە حەقیقەتێکن، بێکاری بێ ئیشی نەبوونی کار نەبوونی هەلی دەرفەت ینی ئەمانە ئێمە دانی پێدا دەنین. بەڵام ئەگەر زۆر جار کارێک هاتە پێشەوە کارێک گونجا بۆت ئەگەر چی داهاتێکی کەمیشی هەبێ شەردی ئینسان هەر کارێک دەیکا هەر لە سەرەتاوە ملیۆنان دیناری دەستکەوێ. ینی زۆر گەنجەیە بە کارێکی کەم بەردەوام بۆ لەسەری ینی خۆی لە بەتاڵی و بێ ئیشیا نەبینیوەتەوە بە کارێکی کەمی 150,000 200,000 250,000 وردە پەرەی بەخۆی داوە، دوایەکە ئەو پەڕی خۆی لە شوێنێکی باشا بینێتەوە بگرە وهای لێ دوای چەندین کەس لە ژێردەستیا کاریان کردو بگرە بە کارێکی وەکو بڵێ بە کارێکی گەورە و لێ دەرچوو. بۆیە بۆ ئەوەی ئەو تاقە و توانایەت بەسەر بەری ینی بە شێوازە کۆنتترۆل بکەی هەر کارێک دەکەی، کارێک بدۆزەرەوە، کارێک ئیشێک شوێنێک جێگەیەک ئەگەر چی داهاتەکەشی کەمی بێ، ئەگەر چی داهات کارەکەش کارێکی متەوازیعانە و زۆر نەبێ لە سەرەتادا. بۆیە بەردەوام ئەمە بەڕاستی تاقەی گەنج وا لێ دەکاتەوە ئێمە پارێزگاری لە توانە و تاقەی گەنجێتیمان بکەین. وەکو باسمان کرد ڕەفیق و برادری خراپمان هەیە وازی لێ بێنین، چونکە ئەمڕۆ نەتدا بە قەڵبەیەکا بەیانی ئەدات بە قەڵبەیەکە، ئەمڕۆ تووشی خراپت نەکا بەیانی تووشی زیانت دەکا. بۆیە بەڕێزان خۆشەویستان کۆڵێ ئەم گەنجێتی ئێمە ئەم گەنجێتی گەنجەکانمان بەڕاستی نیعمەتێکی خوای پەروەردگارە، زۆر بە خێرایی ئەڕوا، زۆر بە ینیها ئەگەر ئینسان ئاگای لێ نەبێت چۆن بەکاری ئەهێنێ لە تاعەت و بەندایەتی خوای پەروەردگارە لە ڕازیکردنی خوای پەروەردگار لە خێری دنیا و قیامەتدا بەڕاستی بە خێرایی تێ ئەپەڕێ. ینی ئەو کەسانی ئێستا گەنجێتەکان تێپەڕێ مەگەر هەر ئەوانە بزانن بڕۆی پرسیاریان لێ بکەی بزانین چەند بە خێرایی ئەم گەنجێتیان ڕۆشتووە. بۆیە نابێت لە لەهو لەعب و ینی شتانی پرۆپوچ و ینی دانیشتنی شەوان بە جۆرێکە هیچ ئیسفادەیەکی نەبێت، یان خوا نەخواسە لە گازینۆکانە لە نێرگەلەخانەکاندا لە هەر شوێن و لەو جێگەیدا زانی زیانی هەیە و زەرەری بۆ خۆت و بۆ چواردەور هەیە. بۆیە دەبێت بزانی چۆن بەکاری ئێنی بۆ ئەوی دوایی لە دوایدا پەشیمان نەبینەوە. بەڕێزان زۆر جار لەوانەیە ئێمە هەندێک کێشەی گەنجمان هەیە لەم ڕۆژگاری خۆماندا، ئەم کێشەکان کامانن ینی کێشەکان چین و چۆن چارەسەریان بکەین لە ڕوانگە و لە ڕووناکی ئاینی پیرۆزی ئیسلامەوە. چونکە ئەو گەنجەی کە هەیە بەڕاستی داهاتووی خۆی و چواردەوری زۆرجار لەسەر گەنجان. گەورەترین مشکیلەی گەنجی ئێمە بەڕێزان لەم سەردەمەی کە خۆمان تیایدا دەژین ئەوەیە یعنی زۆر لاوازە لە پەروەردەی ئاینی، وەکو باسم کرد چۆن خۆمان بەهێزکەین بۆی باش بین، بەڵام لاوازی لە ڕووی پەروەردەی ئاینیوە گەورەترین کێشەی گەنجانی ئێستا بڕۆ گەنج بێنە پرسیاری لێ بکە بەڕێزان لەبارەی پایەکانی ئیسلامەوە هەندێک ناڵێن ینی بەشێکی باشەیە الحەمدولە، بەڵام بەشێکی زۆریشی بڕۆ بیهێنە پرسیاری لێ بکە لەبارەی پایەکانی ئیسلامەوە، لەبارەی ژیانەوە، لەبارەی حتا شتە کۆمەڵایەتەکان و زۆر جار ینی ئەوەندە فەهمێکی باشی نییە، کەواتە ئەمە گەورەترین کێشەیەکەوە لە ڕووی گەنجانی ئێستا بەشێکیان لە دوورن بەڕاستی لە قورئان،
بەشێکیان دوورن لە مزگەوتەکان، بەشێکیان دوورن یعنی چوونەتە ناو شەهەوات و ئارەزوبازیەکەوە بەڕاستی یان خوا نەخواسە گومان یان ئیلحاد و بێباوەڕی کەوا زۆر جار لە ئەنجامی ئەوەی پەروەردەیەکی ناتەندروست و ئەمە دروست بوو. ئەمە زۆر جار ئەمە گەورەترین کێشەی ئەم ڕۆژگاری گەنجە. یەکێکی تر خاڵێکی تر ئەوەیە وەکو باسم کرد بەڕێزان بەتاڵە ینی بێئیشی بێکاری وەروە هەژاری. ئەمە گەورەترین کێشەی گەنجانە بەڕاستی دەبێ گەنجێک کە ئیشارەیەکم پێیا کە زانی کارێک هەیە ئەمڕۆ کارێک نەکا و بەیانی دابنی شێبی خوا چونکە زۆر گەنج هەیە بەڕێزان باوانە زانین هەندێک گەنج ینی بەس ئەوەندەی ئەمڕۆی هەبێ بەیانیش ئیشی دەستکەوێ نایکا دائنیشێ ئەوەی ئەو ڕۆژەی ئەخوا. بۆیە زۆر جار گەورەترین کێشە و گیرگرفەکانی گەنجانی ئێمە بەتاڵن بێکارن بێئیشن. وەکو باسمان کرد بەشێکی بۆ دەسەڵات و ئەوە گەڕێتەوەکەوە هەلێکی کاری نەڕەخساندووە و ژنگێکی باشی مادی نەڕەخساندووە بۆ گەنج و بۆ خەڵک بۆیە ئەویش تووشی ئەوە بوو. بەڵام ئەگەر گریمان ئەوە هەیە بۆ دەبێ خۆی هەلێک بدۆزێتەوە ئەگەر چی کەمیش بێت لەو بەتاڵیە بە دوور بێت لەو هەژاریە. هەژاری بەڕێزان زۆر جاریەتە پێشەوە بەڵام خۆ زۆر کەس هەیە زۆر جار کارێکی دەسەکەوێ بەڵام ڕازی نابێ نایکا گوێی نایەتێ بەدەمیەوە نابێ یان ئیهتیمامی پێنایە یان تووشی هەژاریە بێ. هەژاریش وەکۆڵێ لەگەڵ زۆربەی کاری خراپە ئاوا دەست لە ملان بۆیە سەر ئەکێشێ بۆ ئەوی تووشی یەئس و بێئومێدی و خوا نەخواسە کاری جەریمە و تاوان و کوشتن و ئەوانە بێ بۆ ئەوەی ڕێگەیەک بدۆزێتەوە بۆ ئەوەی خۆی پێ دروست کاتەوە بەڵام ئەو ڕێگانە هەموو نادروست و ناشەرعین. خاڵێکی تر بەڕێزان و خۆشەویستان زۆر جار گەنج ئێمە هەدەف و ئامانجێکی نییە ینی نازانێت بۆچی ئەژی نازانێت بۆ کار دەکا بۆ ئیش دەکا ئەم دنیا چییە ئەم دنیا بۆ دروست کراوە چۆن دەبێت خوا لە خۆ ڕازیکە چۆن دەبێت پاشە ڕۆژی خۆ پێکەوە بنێ چۆن دەبێت ئامانجێکی ڕوونی نییە ینی هەر بەیانی یەتە دەرەوە نان ئەخوا ئەخەوێ بەیانی ڕۆژ ئەم شتانە دووبارە ئەکات دەیت تەمان گەنجێکە ئاوا بژی خوا نەخواسە سەری لە شوێنێکەوە دەرەجێکەوە زەرە لە خۆی لە چواردەوریشی دەدات. زۆر جار وەکو بڵێ لادانە ئەخلاقیەکان بەڕێزان و خۆشەویستان ئەمە گەورەترین کێشەیە کەوا زۆر جار گەنجانی ئێمە گەنجان لە ڕووی ئەخلاقی و لە ڕووی لادانی ئەخلاقی تر بەهۆی کاریگەری سۆشیال میدیا و بەهۆی ئەولەمە و بەهۆی ڕاگەیاندنەکان و ئەوانە بێ زۆر جار ئەمە ڕوویاوە و ئەمە گەورەترین کێشەمانە. و خاڵێکی تر ئەوەی بەڕاستی لەم ڕۆژگاری خۆماندا لە ئەنجامی ئەم زەختە دەرونیە نەفسیەوە گەنجان پەنایان بۆ بردننی مخدرات و حەشیش و ئەوانە بردووکەوە گەورەترین ینی بەڕاستی جاران کە ئێمە لەم کوردستانی خۆماندا کە ئێمە بیرمانێت کە باسی مخدرات و حەشیش دەکرا نمونەیەکمان بەرچاو نەدەکەوت کە لە کوردستانە هەبێ ئیلا یا لە وڵاتی ئێران بوو یا لە وڵاتێکی دوورا بوو یا لە وڵاتێکی ئەوروپیا بوو. بەڵام بەداخەوە بەڕاستی لەم ڕۆژگاری خۆماندا دەبینین یەکێک لە کێشە گیرۆگرفەکەمان ئەوەیە کەوا مخدرات و حەشیش و مادە هۆشبەرەکان زۆر بوون یان گەنجانمان دەیکێشن یان ئەوەیە خوا نەخواستە تیجارەت و بازرگانی پێوە دەکەن و دەبێتە هۆی ئەسبابی زۆر کەوا زۆر جار بەشێکی زۆری کارە تاوانەکان کە ڕوویان داوە لە ئەنجامی خواردنەوەی کوحول لە ئەنجامی حەشیش و ئەوانە بووکەوە لەوانەیە ئێمە زۆر جار هۆکارەکەیمان نەزانی بێ بەڵام ئەوانە کێشە بوون. کەواتە بەڕێزان و خۆشەویستان ئێمە پێویستمان بەوە هەیە بەڕاستی چارەسەری ئەمانە بکەین وەکو ئیشارەیەکم پێدا هەمیشە بە پەروەردەکردن بە ئیمان بە گەڕانەوە بۆ لای خوای پەروەردگار. ئینسان لەو پەڕی تاوان و گوناه و مەعسیەتا بێ دەبێ یەقینی هەبێ دەبێ ئیلا بۆ لای خوای پەروەردگار بگەڕێتەوە. ئەگەر فترەیەکی تەمەنی گەنجێتی بۆ شێوازە سەرف کرد بێ خوای پەروەردگار عەفو و میهرەبانە بۆ ئەوەی دەرگای خۆی دەکاتەوە و بۆ ئەوەی ئەویش خوا نەخواسە بەرەو کاری خراپتر نەڕوا. وەروە خاڵێکی تر ئەوەیە کەوا ئیشارەیەکم پێیا لە خاڵەکانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ المەرء علی دین خەلیلی ینی هەر کەسێک لەسەر دینی هاوڕێیەکەیەتی فەلیەنظر ئەحەدوکم من یخالیل ینی ئێوە سیرکەن سەیری کێ دەکەن هاوڕێیەتی کێ دەکەن چونکە هاوڕێ لەسەر دینی هاوڕێکەیەتی تۆ دەڕۆی هاوڕێکی خراپ تاوانکار خراپ هەڵدەبژێری حتمما تۆش تووشی ئەوە ئەکا. بۆیە بەڕاستی چارەسەر ئەوەی ئینسان هەمیشە لەگەڵ کەسی چاکەکاندا ژیانی بەسەر بەرێتوە ئەو تەمەنەی کە هەیەی و گەنجێتەکەی بەتایبەتی ئەمە بۆیە باسی گەنجەکەین چونکە گەنج زۆر جار ینی ئاگای لە خۆی نییە زۆر جار بۆکو بڵێ بە هەڵا ئەبرێت زوو ئەخاڵەتێنرێت بۆیە زیاتر باسەکەمان لە گەنجایە ناخۆم و کەسێت بواری دەتوشی ئەو حاڵەتانە بێ و کاتەکانمان هەمیشە هەوڵ بدەین بەشتی بە سوودەوە بەسەری بەرین بەڕێزان. لەم ڕۆژگاری خۆماندا زۆر شت هەیە بەڕاستی ڕاستە شتی خراپ زۆرە بەڵام شتی بە سوودیش زۆرە.
هەر لە ئینتەرنێت بکەینەوە یوتیوب بکەینەوە بەرنامجەکانی ئەوانە بکەینەوە زۆر شدەیە ئێمە بتوانین بەسوود ینی زۆر دەورە دەکرێتەوە زۆر یعنی زۆر شدەیە دەتوانین بەڕاستی ئەو فەراغانەمان پڕکەینەوە وەروە چاو لە پێشوەکانی خۆمان بکەین بەڕێزان و خۆشەویستان قودوەی حەسەنە بۆ خۆمان بزانین ئەوانەی لە پێش ئێمەوە بوون ئەوانەی کە ئێمە دەیان بینین کەسی چاک چۆن ینی بیکەین بە قودوەیەک بۆ خۆمان و کەسی خراپی ژیانی چی لێ هاتووە و ژیانی چۆن داغان و تەدمیر بووە و چۆن دنیاش و قیامەتی لەدەستاوە و زیندووکردنەوەی دەور و دەرس و مزگەوتەکانمان زیندووکردنەوەی ڕەخساندنی یعنی ئەگەر کەسێک بۆی بکرێ بە تایبەتی لە ڕووی زەواج و هاوسەرگیریەوە چونکە بەڕاستی بەشێکی زۆری گەنجان کە زۆر جار تووشی حاڵەتەکان دەبن لە بەرەوەی ژیانی نییە ماڵی نییە مەعیشەتی نییە نایەتەوە بۆ ماڵەوە لەو دەرا ئەمێنێتەوە ینی بە جۆرێک لە جۆرەکان ئەگەر زەواجێکە بێ ژیانێک هەبێ بتوانێت ئەگەر چی متەوازعانش بێ بە ژیانێکی کەم بەڵام ئیداری ئەو ژیانە بکە بەڕاستی ئەوە بۆی عیلاجێکی باشە و هەروە بە دوور ئەبێ لەو شتانەی کەوا لەم ڕۆژگاری خۆماندا دەبینین کە زۆر کەس یعنی نەیتوانیوە گەنجێتیەکەی ژیانەکەی مەعیشەتەکەی بە جۆرێک بقۆزێتەوەکەوە سوود بەخۆی بە چواردەوری بگەێنێ بۆی لە کۆتاییدا دەڵێن بەڕێزان گەنجەکان وەکو بڵێت چاکبوونی گەنجەکانمان چاکبوونی ئەم ئومەتەیە چاکبوونی گەنجەکان یعنی گەنج چاک بێ ئومەتی چاکە بێ خوا نەخواست گەنجان خراپ بن گەنجان بەرەو خراپە بڕون ئومەتیش خراپ ئەبێ گەنج مستەقبەلی باشی هەبێ مستەقبەل پەروەردەیەکەوە هەم لە دنیادا خوای پەروەردگار لێمان ڕازی بێ و هەروە هەم لە قیامەتیشدا ینی لەو کاتی ئەگەینەوە بە خوای پەروەردگار پەشیمان نەبی لەو گەنجێتەیەکەوە لە شتانێکی خراپە بەسەرمان بردەبێت وصلى الله على نبينا وحبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين